کوژرانی سەرکردەی داعش ئەبو ئیبراهیم هاشمی قوڕیشی لە میانی ئۆپەراسیۆنێکی سەربازی هێزەکانی ئەمریکادا کاردانەوەی لێکەوتەوە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند کوژرانی سەرکردەی داعش درێژکراوەی هەوڵی بەردەوامی هێزەمنیەکانی عێراقە لە چوارچەوەی بە ئامانجگرتنی سەرکردەکانی ڕێکخراوەکە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تیایدا ئاماژەی بۆ کردووە کوژرانی سەرکردەی ڕێکخراوی داعش درێژکراوەی هەوڵە بەردەوامەکانی هێزە عێراقیەکانە لە کوشتنی دەیان سەرکردەوەندامی ئەو ڕێکخراوە لە چەند کردەیەکی تایبەتدا سەرەڕای دەستگیرکردنی سەدانیان و کۆکردنەوە و شیکردنەوەی ئەو زانیاریانەی بەدەستیان هێناوە لە دۆزینەوەی شوێن و مۆڵگەی سەرکردەی ڕێکخراوەکەدا. في منطقة صحراء الحضر هاوکات لیوە یەحیا ڕەسوول وتەبێژ بە ناوی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە ڕایگەیاند عێراق ڕۆڵی هەبووە لە کوژرانی عەبدوڵا قەرداش ناسراو بە ئەبو ئیبراهیم هاشمی قوڕیشی سەرکردەی داعش لە سووریا و دوایەوەی دەستگای هەوڵگری نیشتمانی عێراقی زانیاری وردی گەیاندووەتە دەستی هاوپەیمانی نێودەوڵەتی پرۆسەکە جێبەجێ کراوە. هەر لەو چوارچێوەیەدا مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بەیاننامەیەکی بڵاو کردەوە و وێڕای سوپاسکردنی ئەمریکا و هاوپەیمانان داواشی کردووە بەردەوام بن لە بەرنامەی مەشق و ڕاهێنان و پڕچەکردنی هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق. لە درێژەی کاردانەوەکاندا تانژ و بەلگێچ وتەبێژی وەزارەتی دەرەوەی تورکیا بە کاماژەیەک بۆ هێزە کوردیەکانی سووریا ڕایگەیاند تورکیا قبول ناکا بۆ بەرەنگاربوونەوەی ڕێکخراوێکی تێرۆریستی هاوبەشی لەگەڵ ڕێکخراوێکی دیکەی تێرۆریستی بکرێت. بەلگێچ نووسیوێتی تورکیا ئەندامێکی کاریگەری هاوپەیمانی نێودەوڵەتیە و ڕۆڵی گرنگی هەیە لە بەرەنگاربوونەوەی داعش و سەرجەم ڕێکخراوەکانی وەک پەکەکە و پەیەدە و یەپەگە و بزوتنەوەی خزمەتی فەتحوڵا گولەن و جارێکی دیکە جەخت دەکاتەوە کە قبول ناکا بۆ بەرەنگاری ڕێکخراوێکی تێرۆریستی هاوبەشێتی لەگەڵ ڕێکخراوێکی دیکەی تێرۆریستی بکرێت. لە بەرامبەردا مەزلوم کۆبانێ فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دموکرات ناسراو بە هەسەدە لە هەژماری تایبەتی خۆی لە تویتەر ڕایگەیاندووە کوشتنی سەرکردەی داعش لەلایەن ئەمریکاوە مانای پشتیوانی بەردەوامیانە لە لێدانی سەرکردەکانی داعش و بە هەماهەنگی لەگەڵ هێزەکانی ئەمریکا پێکەوە دەمارێکی دیکەی داعشمان بڕی و سوپاسی ئەمریکا و هاوپەیمانان دەکەین. هاوکات جۆن کێربی وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن ڕایگەیاند هێزەکانی سووریای دموکرات یارمەتی دەربوون لە ئەنجامدانی ئەو ئۆپەراسیۆنەدا. دوێنێ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ئاشکرای کرد لە ئۆپەراسیۆنی هێزێکی وڵاتەکەیدا لە سووریا ئەبو ئیبراهیم هاشمی قوڕیشی سەرکردە و کەسی یەکەمی داعش کوژراوە. وتیشی قوڕیشی بە پشتێنەی خۆکوژی خۆی تەقاندۆتەوە بەو هۆیەوە تەواوی خێزانەکەشی لەناو بردووە. بایدن لە بەیاننامەیەکدا کە کۆشکی سپی لە پێگەی ئەلکترۆنی خۆی بڵاوی کردەوە دەڵێت با فەرمانی من هێزە سەربازیەکانی ئەمریکا لە باکووری خۆراوەی سووریا پرۆسەیەکی سەربازی سەرکەوتویان لە ڕێی دابەزاندنی سەربازەوە ئەنجامداوە لە پێناوپاراستنی گەلی ئەمریکی و هاوپەیمانەکانمان و بۆ ئەوەی جیهان ئارامتر بێ. وتیشی بەردەوام دەبن لە کارکردن لەگەڵ پێشمەرگە و هێزە عێراقیەکان بۆ لە ناوبردنی تیرۆریستان.